بەڵگەی یەکەمەوە بوو کە باس لە گفتوگۆی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا کرا و ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتاوەش بە نیازپاکی سەردانی بەغدامان کرد و گفتوگۆیەکانیش بەردەوام دەکەین بۆ بەدیهێنانی شایستە داراییەکان لە چوارچەوەی دەستوری عێراق. شاندی حکوومەتی هەرێم بە سەرۆکایەتی بەڕێز قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێم وەک جەنابتان دەزانن لە هەفتەی ڕابردوو سەردانی بەغدای کرد و لەگەڵ شاندی حکوومەتی عێراق باس لە بودجەی هەرێمی کوردستان و موچەی هەرێمی کوردستان و کۆمەڵە لە بابەتی تر وەکو نەوت باس و قسە لەسەر کرا و بیرۆڕایەکان ئاڵوگۆڕ کران و ئەم گفتوگۆیانە بەردەوام دەبن و لە ئایندەیەکی نزیکدا شاندی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدا دەکاتەوە. بابەتی دووەم کە گفتوگۆ کرا و باسی لێوەکرا مەسەلەی دامەزراندنی یان هەیکەلبەندی سندوقی خانەنشین و هەروەها بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشین بۆ ئەو پلە تایبەتانەی کە خانەنشین کراون و لەوێدا باس لەوە کرا کەەوە ئەو سندوقە و داهاتی ئەو سندوقە تەزبیت دەکرێ و لە ئایندەیەکی نزیک یەک بەڕێوەبەرایەتی خانەنشین دەبێت و پەیڕەویشی بۆ ئامادە کراوە